شانۆی سەرشەقام یەکێکە لەو ستایڵە لەو ژانرە جیاوازانی بواری قوتابخانەکانی شانۆوە. ئەمە لەسەر دەستی هەندێک لە نووسەرانی جیهانی کارکرا لەسەرەوەی کە لە باتیەوەی بینەر بچێتە نێو ڕۆڵەکان و بینی شانۆ ئەوان شانۆکانیان هێنایە سەر شەقامەکان بۆ ئەوەی ئەمان بچنە لای بینەرەکان و شانۆیەکانیان نمایشکەن. ئەمە بۆ ژانرایەکی گەورە لە سەرانسەری جیهانەوە بۆ ستایڵێکی تایبەت و لەسەر شەقامەکان شانۆکرێ لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە پایتەختی شانۆی شەقام ناسراوە. 15مین خولی شانۆی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی نێودەوڵەتی خۆیان کردووە و چەندین گروپی شانۆ لە سەرانسەری وڵاتی ئێران تێدا بەشداریان کردووە و وتەی خۆیان ئاماژەیان پێکردووە کە نەیانتوانیوە لە دەرەوەی ئێران میوانداری ئەو گروپانە بکەن کە حەزیان کردو تێدا بەشدار بن، بەڵکو لە ڕێی ئۆنلاینەوە توانیویانە بەشداری بکەن و نمایشەکانیان کردووە. مەش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو ڕێکارە خۆپارێزی و تەندروستیانی کە هەیە ڕەچاوەکرێت، بۆیە بەشێک لەو چالاکیانە هەر ئەنجامەدرێ، بەڵام ڕەنگە بەو چڕی و پڕیە نەبێت کە لە پێشووترا کاری لەسەر کراوە. بە خۆشحاڵیەوە ئەمەش بۆ 15مین خولی فێستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی سەرشەقام لە مەریوان ساز کرا. شاری مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پایتەختی شانۆی سەرشەقام ناسراوە. ماوەی 15 ساڵم فێستیڤاڵە ساز دەکرێت، تەنها ساڵی ڕابردوو ساز نەکرا بەهۆی بارودۆخی ڤایرۆسی کۆرۆناوە. 27 گروپ لە دەرەوەی ئێرانەوە داوای بەشداریان کردووە، هەر بەهۆی بارودۆخی ڤایرۆسی کۆرۆناوە بەڕێوەبەرانی فێستیڤاڵەکە نەیانتوانیوە میوانداری ئەو گروپە شانۆیانە بکەن کە لە دەرەوەی شاری ئێرانن لە ڕێگەی ئۆنلاینەوە شانۆیەکانیان نمایش کردووە. 207 گروپی شانۆی لە سەرانسەری ئێران داواکاری بەشداریان کردووە، دوای هەڵسەنگاندن 41 گروپ هەڵبژێراون بۆ نمایشی شانۆیەکانیان. نواتم زماني وشمان هل إين زمانكن وشان وشان لا بقيان زاقولاي وش هي أمي معنا وش ويسانا وش